ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی بەردەوام ڕوولاڵکشانە، هەردوو لاش یەکدی تۆمەتبار دەکەن. ئەوەش کە ڕوونە بەشی گەورەی ئەو ناکۆکیانە لە چوارچێوەی بەرژەوەندیە حیزبی و کەسیەکاندان و بەرگی بەرژەوەندی گشتیان بەبەردا دەکرێت. کوچیمان لەگەر حکمڕانی هەیە، لەگەر پارتی دیموکراتی کوردستانمان نییە. ئێمە تۆ کۆمەڵێک گلەییمان هەیە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی حکمڕانی لە کابینەی نۆدا. بە برادرانی تیمی پارتی لە حکمڕانی گوتومانە کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت چیتر تەحملی ئەو وەزع بکاتن و ئەو بازە بداتن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لێ زویر بیتن. ئێمەش زۆرمان تەقەبول کرد، زۆرمان تەحمل کرد لە نەتیجە گەیشتنەوە کە بەڕاستی پێیان برین ستۆپ، حەق وایە بە خۆتان دابێنەوە وەرن با دابنیشین. بەڕاستی حکمڕانیکردن بەو شێوەیە نییە تو قامی زاخۆ. لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پێم حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی لەسەر چەند دۆسێ قسەی کرد و ئاشکرا کرد کە ئەوان لەگەڵ تیمی حکمڕانی ناکۆکیانەیە نەک پارتی. وتیشی بە پارتیمان وتووە ناتوانین بەم جۆرە لە بەشداری حکمڕانی بەردەوام بین. خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پلان و بەرنامەی تری دەبیتن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو وەزع. باوێکشت پێ برم، ئێمە لەسەر زاری مامزلال بۆ ئێمە مایکتەوە هەزار ڕەحمەتی لێبی قەت ڕۆژێک لە ڕۆژان بینەوە ناکەینەوە، نە شەڕی ناوخۆ دروستکەینەوە، نە دوو ئیدارەش دروستکەینەوە. لەبەر ئەوەی میلەتی ئێمە بەرگەی ئەو وەزعانە ناگریتن چیتر. ئێمە ئەمانەوێتن نەخشە ڕێگایەک دابنین بە هەموو لایەکمان زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. حاجی مەسیفی ئاماژەی بەوە کرد ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێ پلانی دیکەیان هەیە، بەڵام بیر لە شەڕی ناوخۆ و ئیدارەیی ناکەنەوە. ئەو لیژنەیە کە تەحقیقی لەو ئیشەکردی چییە؟ ئەنجومەنی ئاسایش؟ ئەنجومەنی ئاسایش بەس پارتی نییە، کۆمەڵە کەسێکن. ئەو کۆمەڵە کەسە ئەبێ پێکۆ بێن دابنیشن، تحقیقێکی جدی بکەن. ئەگەر یەکێتی تاوانبارە بە شەهیدکردنی هاوکارجاف، هەموو ئەوانێک کە دەستیان تایە بەرە ڕووی دادگا بکرێنەوە. تو وەرە لەو سەیر و سەمەرەی عەبدوڵای کوێخا ممبارەک خەڵکی ناو چەمەل کورد و ئاسایشی کوشتووە. سەمەد بێتواتەی سێ کەسی لەبەر دەمی مەحکەمە کوشتووە. هاتینە لە باتی لێرە دادگایی بکرێن یەک و فەوجیان بۆ کردونە فەوج. لیژنێکی لێکۆڵینەوەی نێودەوڵەتیشتان کرد بوو وایە ئەنێ ئێوە ناسنە پێشەوە بۆ ئەو لیژنەیە لەو کەیسی هاوکارجاف؟ گورە ئێمە داوامان کردبوو، ئێمە داوامان کردبوو، داوامان لە پەرلەمان کردووە، داوامان لە ئەنجومەنی ئاسایش کردووە. کاکە شەید هاوکار هەزار ڕەحمەتی لێبیتن خۆی عەقیدی ئەو دەستگایە بووە. با ئەنجومەنی ئاسایش یەکەم جار بێن پێکەوە بێن تەحقیق لەو کێشەیە بکەن. نەگەیشتنە هیچ حەقیقەتێک بابی دەنە پەرلەمان و سەرۆکایەتی حکومەت لیژنەیەکی گەورەتر و فراوانتر پێک بینن بۆی هەموو لایەکمان بگەینە ڕاستیەک. ئەم ناکۆکیانە لە کاتێکدان تا بێت مەترسیەکانی سەر قەوارەی هەرێم زیاتر دەبن و هەڕەشە ناخۆیەکان بەڕوونی مەترسی دروست کردووە. بەڵام پارتی و یەکێتی ئامادە نین گوزەرانی خەڵک باش بکەن و کۆتایی بە ناکۆکیەکانیان بێنن کە هیچ لە هەڕەشەی دەرەکی کەمتر نین.